ژن هەر جوانە بە بێبوونی مەمک و بە بوونی مەمکیشەوە چونکە ئەوەی کە جوانی ژن دروستەکە ڕۆحێتی نەکجەستەی وەکو وەرگرتنی عیلاجەکەش کە وەری ئەگرێ بە شێوەی دەمارۆک و ئازار هیچ ئازارێکی نییە دوایش ڕۆژتەوە کانۆلاکەی بۆ لا ئەبرێت و کەسێکی ئەحتیاطی ئەڕواتەوە کار و پیشەی ڕۆژانەی خۆی جێبەجێ ئەکات ڕێژەی توشبوون لە لای ئێمە کەمترە بە نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەگەر بەراورد بکرێ لەگەڵ وڵاتەکانی چواردەوەرمان و جیهانەکانی وەکو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو ناوچەیە کە شێرپەنجی تێدانی و سەلامەتە و خانەیەکی ئاساییە چۆن بتوان کەڤەری بکەن و بیپارێزن ئەو کەسانی کە نەخۆشن بەرەنگاری شێرپەنجە بنەوانێ بەچی بە شاخڕەوی کە شاخڕەویان کرد نەخۆشیەکە لە جسمیان نامێنێ 100% چاگە بێتەوە. شێرپەنجەی مەمک نەخۆشیەک نییە تەنها تایبەت بێ بە خانمان بەڵێ لە 180 حاڵەتەکانی شێرپەنجەی مەمک خانمن مێن بەڵام لە 102 پیاون